چوار بەنزیخانە وای باش چوار بەنزیخانە وای خەڵکەونی ناکرێت ڕۆژێ تاکە و ڕۆژێ جوتە ڕۆژی وایە سوچواکە 4 ساعتی ژەوسی بەری ناکەوێت ڕۆژەی کەی بۆ سەرەی بنزین ئیشەکەی یعنی فریای ئیشەکەی ئەو ڕۆژێک کە هاتی بۆ سەرێ بنزینەگە لە بەیانەوە بێ سعات 1-2 بەرەکە یان یۆڕۆ بەرەکەیەوە ئەو ڕۆژە هیچ تەواو لە دوایەوە گەر شتێکە دەستکەوێت وڵی جارە چ زمانە دێنە جارە پڕیکەوە جارە ناگیری بەشی چەند ڕۆژتانەکە بەشێ 2 ڕۆژەکەی ڕۆ تێگەی بەیانی تەواو بۆ دووبانی تێگیت بەرپرسیارەکە هەمومان نەزانین پارتی یەکێتی حکومیان وڵاتەکە ئەم سنوورە یەکێتی بەرپرسیار ئەو سنوورەکە پارتی بەرپرسیارە ئەگەر ئامارەزێ لێ بەیانی توان بە ڕۆژێ چایکەن باجووسەری بە لەسەر تەنگەر و بنزین هەڵگرن با بنزین بیا ئەر بنزین بەش ناکە و هاوکاری خەڵکەن و تاوترەوەی ڕۆژێ بنزینە ڕۆژێ نەوتە ڕۆژێ گازە ڕۆژێ غازە ڕۆژێ مەعاشە ئەتر ئەوێ مەشغوڵ بی بە کوردەکەی